داخوازیاوی انجمنیران ممیواداری برایس دکتر شورش حسن مامۆستای یاسایی دەستوری کی لێرزانکۆی مامۆستا تو بخێراتی دکتۆر سپاس بۆ تۆ سڵاو لە بینێرانی کەناڵەکەت زۆر بەخێر بێی سەرەتا ئەگەر باس لە یاساییبوون و بە دەستوربوونی لە کارکێشانەوەی عادل عەبدولمەهدی کە دیارە لەسەر داوای خۆپیشاندەران یەکێک لە داواکانی ئەوان بووە ئەمە تا چەندێک ئەکرێ ئەگەر باس لەوە بکەن کە یاسایی و دەستوری بووە لە ئەنجومەنیران کە دەست لە کارکێشانەوەی پەسەند کراوە. بەڵە خۆی ئەم سەرۆکی وەزیرانی ئەم جارە کە وەختی خۆی متمانەی پێدرا لە پەرلەمانی عراقی وەکو لەلایەن سەر و کۆمارەوە تەکلیف کرا بۆی حکوومەت پێک بێنێ دواتر متمانەی پێدرا بە پێچەوانەی بنەماکانی دەستور و مادەی 76 بوو لەبەرەوەی هیچ سەر بە هیچ کتلێش گەورە نەبوو وەکو دەستور بڕیاری لێداوە کاتێک کە سەرۆک وەزیران بێ دەست لە کار بچێژێتەوە هەرچەند دەستوری عراقی ئەم بابەتەی تەنزیم نەکردووە ڕێک نەخستووە باسی نەکردووە بەڵام مادام متمانەی لە پەرلەمانەوە گرتووە دەبێ دەست لە کار کێشانەوەکە لە پەرلەمان داوا بکرێ جارێشتر پەرلەمان ڕازی بێ لەسەری چونکە ئەمە مەسئولی حکوومەتێکە مەسئولی دەوڵەتێکە کارە سوڵتەی تەنفیزی ئەم وڵات هەیە ئیتر ئەوە نییە مەسەن کە ئیستیقالەکە بدا و ئیشەکە بەجێبێرێ دەبێت ئیستیقالەکەی قبوڵ بکرێ وە بمێنێتەوە بەپێی یعنی هەرچەند وەکوتم لە دەستور ڕێک نەخراوە ئەمە باسی حالەتی سەحبی سیقە کراوە باسی ئەوە کراوە گەر سەرۆک وەزیران جێگاکەی بەتاڵ بوو بە هەر سەبەبێک بێ سەرۆک کۆمار جێ دەگرێتەوە بەڵام بە تەحدید باسی ئیستیقالە نەکراوە کە ئیستیقالە خلو نییە. دکتۆر هوکاری ئەمە چێکە لە دەستەرۆکەوە باسەرکێ کە ئایا کرێ لە کاتی داڕشتنی دەستورەکە بیریان لەوە نەکردبێتەوە کە یەکێک لە سەرۆک وەزیران بێت و باس لە ئیستیقالی بکرێت یاخۆت ئەمە چکەوەکو جەنابش ئەمەش کە دیار بە پێی مادەی 76 لە دەستوری عراق سەرۆک کۆمار گەورەترین کتلە ڕاستپێرێت کە کەسێک بەربژار کرد بۆ سەرۆک ئەنجومەنی وەزیران ئەمە گەورەترین ینی لە هەندێک شت علاقەی بەڕێخستنی دەسەڵاتی جێبەجێکردن و پەیوەندی لەگەڵ دەسەڵاتی یاسادانان زۆر شت هەیە مەسەن وەکو پێویست لە دەستور ڕێک نەخراوە بەڕاستی کەموکوریتی یا دەستوری عراقی بۆیە مەسەن پێویستە ئەم جارە لە هەموارکردنەوەی دەستور ئەم کەموکوریانە بە شێوەیەکی وا چا بکرێ بۆ نمونە مەسەن سیستەمەکە پەرلەمانیە بەڵام دەسەڵاتی جێبەجێکردن بۆی نییە داوای هەڵۆشانەوەی حکوومەت بکە بڕیاری هەڵۆشانەوەی ببوورە پەرلەمان بدا کاتێک پەرلەمان دەسەڵاتی ئەوەی هەیە متمانە لە حکوومەت وەگرێتەوە بەڵام حکوومەت ئەو دەسەڵاتی نییە پەرلەمان هەڵبۆشێنێتەوە کە ئەمەش ناهاوسەنجێکە لە سیستەمی پەرلەمانی پێویستە هەردوو لە ئەم دوو چەکەیان بەدەستەوە بێ دەستوری عراقی ئەمەینێ دەستوری عراقی زۆر حالەتی تر مەسەرەن بۆ سەرۆک کۆمار حالەتی عاجز حالەتی مردن حالەتی ئەمانە ئیستیقالە ئەمانەی دیاری نەکردووە بڕیاری ئەمانەی تەنزیم نەکردووە پێویستە دەستور ئەم حالەتانە بە وردی تەنزیم کات چکە ڕاستە لەوانەیە مەسەن حالەتانە نادر ڕووبدا بەڵام پێویستمان بۆیە کە لە دەستور ڕێک بخرێ ئێستا کە لە دەستور ڕێک نەخراوە مادام ئەم متمانەی لە پەرلەمانەوە گرتووە عادل عەبدولمەهدی استیقالەکەی کە دەیەوێ واز دەست لە کار ئەم دەست لە کارکێشانەوە لەلایەن پەرلەمانەوە ئەنجومەنی نوێنەرانەوە ڕەزامەندی لەسەر بدرێەوە ئەوە بوو کە ئەمڕۆکە بە زۆرینەی دەنگ ڕەزامەندی لەسەر دراوە ئیتر ئەم وەکو سەرۆکی ئەنجومەنی وەزیریانی کاربەڕێکەر تازە حکوومەتەکە هەمووی بوو بە حکوومەتی کاربەڕێکەر تاوەکو بەپێی مادەی 76 سەرۆک کۆمار کەسێکتر لە بەرزترین کتلەکان ئەوەی کە زۆرترین کورسی هەیە تەکلیف دەکا بۆ ئەوەی کەوا حکوومەت وێبێنێ ئەگەر بەو شێوەیە بێ ئەمەش کە ئەوەی کە ڕووی داوە ماوە یاسایی و دەستوری کە بۆ سەر کۆمەردانراوە کە حکوومەتێکی با بڵێن کاربەڕێکەرە کە ئێستا وەکو جەناب ئاماژە پێکرد کەسێک کە ڕاست پێرێ بۆ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ماوەکەی دیاری کراوە لە ماوەکانی دیاری کراوە سەرۆک کۆمار دەبێت لە ماوەی 15 ڕۆژدا کەسێک ڕاستپێرێ ئەو کەسەش لە ماوەی 30 ڕۆژدا حکوومەتەکەی خۆی تشکیلکە بیباتە پەرلەمان و پەرلەمان دووبارە دەنجی لەسەر بدا و متمانەی پێ بدەنەوە بەڵام ببوورە دکتۆر لە ماوەی ئەو 15 ڕۆژەش سەرۆک کۆمەر دەسەڵاتەکانی سەرۆک وەزیران مارەساکە بەکارهێنێت یان سەرۆک وەزیران خۆی ماوە خۆی مەوجودە خۆی دەبێت خۆی دەسەڵاتەکان بەکاربێنێ بەڵام دەسەڵاتی کاربەڕێکەر یعنی تەنها ئیشە ئیداریەکان دەکات ئیشە سیادیەکان ناکە ئیشی سیادی سەروەری سیاسی ناکە مەسەن ئەوەی عیلاقەی بۆ بێ پسێ پەیمان نامەیەک لەگەڵ وڵاتێکی دەرەوە ئیمزا بکە یاخود لەگەڵ هەرێمی کوردستان ئیتفاقیەکی سیاسی بێ ئیمزاکە ئەم دەسەڵاتەی نیە تەنها دەسەڵاتی ئەوەی هەیەکەوە ئیشی ئیداری ڕۆژانە بەڕێکە لەبەر ئەوەی خەڵک پێویستی بە خزمەتگوزاری ئیداری هەیە ڕۆژانە کە خزمەتگوزاری ئیداری دەبێت بەردەوام بێ
لە هەموو بارودۆخێکدا دەبێت بەردەوامی بووە کە حکوومەت ئەگەر دەست لە کار بچێشێتەوە ئەم حکوومەتە دەبێت بە حکوومەتی کاربڕێکرد تەنیا بۆ ڕاپەڕاندنی کاروبارە ئیداریەکان ئەوەی پێویستی خەڵکە بۆ ڕۆژانە مەسەن لە دامودزگا و لە وەزارەتەکاندا بەڵام ئیشە سیادیەکان ئەوەی کە مەسەن عیلاقی بە ئەوەیە بڕێکەوتن نامەیەک لەگە وڵاتانی دەرەوە یاخود هەر بابەتێکی ترکە ئیشی لە دەرەوەی ئیشە ئیداریەکان بێ بۆینی ئەنجامی بدا ئیتفاقیەک لەگەڵ هەرێمی کوردستانیا لەگەڵ وڵاتانی دەرەوە ئەمانە بۆی نیە بە هیچ شێوەیەک ئەنجامدا ئەوەی کە ئەمڕۆ لە پەرلەمانی عراق و ئەوەی کە عادل عەبدولمەهدیش مەسەن کە هات ئیستیقالەیدا خۆی پێشکەش کرد لە ئەنجامی ئەو بارودۆخەیە کە لە شەقامی عراقی هەیە وەنیە ئەو بارودۆخەی کاردانەوەی ئو بارودۆخەیە کە لە شەقامی عراقیە ئایا پەرلەمانی عراقی بە هەمان شێوە بە هەمان نەمەت دێ ئایا بە پێی مادەی 76 کام لیست زۆرترین کورسیە ئەم تەکلیف دەکا بۆ ئەوی کەوا کاندیدی خۆیان پێشکەشکەن یاخود بە دوای کەسێکی تەکنۆکرات و بێلایەندا دەگەڕن لە ناو عراق وەکو داواکاری شەقامی عراقیە خۆپێشاندەرانە بۆ ئەوی کەوا حکوومەتێکی تەکنۆکرات بێ حکوومەتێک بێ دوور بووە لە محاسسەی حیزبی و تائیفی ئایا ئەمەش ینی مەسەلەیەکە خۆی ئایا مەسەن بەیانی ئەگەر لە یەک لەو کتلانە کەسێک ڕاستپێررا شەقام پێڕازی دەبێت داوای ئەوە ناکە کەوا لابردنی ئەم کەسە ئەمە کێشەیەکە کە خۆی ئەوەی کە ڕوویدا حتا ڕەزامەندی ئەم هەموو پەرلەمانتارە لەسەر ئیستیقالەکەی هەر کاردانەوەی ئەوەیە کە لە شەقام هەیە کاردانەوەی ئەو بارودۆخەیە کە لە شەقام هەیە ئەوەی لە عراق شتێکە پێڵەن دەستور کە دیار هەموو لایەنە سیاسەکانیش و ڕەنگە هاوڵاتی عراقیش پاس لەوکە کە بە دەستور لە هەموو مەسەلەکانە جێبەجێ بکرێتە بە بنەما بەڵام لە دەستورە باس لەوە ناکە کە کەسێکی با بڵێن غیرە کوتلە سیاسەکانیان ئەو کە لە ئەنجامی هەڵبژاردنەکان سەرکەوتنی بەدەست نهێنا بێت بە سەرۆک وەزیران ئەمە چۆنێک لە ئەکرێتەوە ئایا لایەنە سیاسەکانیش بەمە ڕازی ئەبن من نمونەم هێنا وتم عادل عەبدولمەهدی خۆی بە پێچەوانەی ئەو مادە دەستوریە بەڵام شکستین ئەوەتە فەرمووە بینێسە خۆپیشاندەرێکی لە داواکاریەکانی ئەو کە حکوومەت استیقالە لە ئەنجامی ئەوە شکستی نەهێنا لە ئەنجامی ئەوەی کەوا بەڕاستی کێشەکانی عراق و گەندەڵیەکانی عراق ئەوەندە کڵەکە بۆ 16 ساڵە بەسەرێک ئیتر هەمووی لە بارودۆخی لە سەردەمی ئەودا مەسەن خۆپێشاندەکان دانەکان یعنی بەو شێوە زەق بۆ کە کاریگەری زۆری هەبوو وای کردکەوە مەسەن حتا مەرجەیەکیشی عەشکە تأسیری هەیە لەسەر حکومڕانێتی عراق بێتە دەنگ و پشتیوانی لەم حکوومەتە نەکە ئاخرشت مەسەن لە وتارەکەی ڕۆژی هەینی باشکرا دیار بوو کە وتی تۆپەکە تەواو ئیتر حکوومەت کۆتایی پێهات تۆپەکەی خستە بەساحەی پەرلەمانەوە داوای لە پەرلەمان کرد کە چارەسەری مەسەلەکە کەواتە ئەم حکوومەتە کۆتاییات ئیتر ئەمەیە کە تۆ هەندێک زار دەستور ڕاستە مەسەن دەستورەکە گرینگە بەڵام خۆ ئێرادەی خەڵکیش گرنگە داواکاری خەڵکیش گرنگە بۆ ئەو قۆناغا بە تایبەتی ئێمە کە ئێستا لەو قۆناغەداین کە یەک لە داواکاری خۆپەشاندەران هەموارکردنەوەی دەستورە و فعلا دەسەڵاتی حکومڕانیش لە عراق لە پەرلەمانی عراقی ئێستا و لیژنەکە پێکاتەوە بۆ هەموارکردنەوەی دەستور کەواتە دەکرێت مەسەن هەردوو مەسەلا ینی ئەم مەسەلەیە بە شێوەیەک بێکەوە جوابدانەوەی شەقامیش بێ ینی جێبەجێکردن داخوازیەکانی ئەوانیش بێ لەسەر ئەوەی کەوا حکوومەتێک بێ بەڕاستی حکوومەتێکی تەکنۆکرات لەسەر ئەساسی کەفا ئەو لێوەشاوەی بێ بۆ ئەوی بتوانێت باشترین خزمەتگوزاری پێشکەشی خەڵک بکە بەڵام خۆی یەک شتێ ئێمە حکوومەتی تەکنۆکرات حکوومەت گرنگی نییە مەسەن سەرۆک وەزیران کابرایەکی زۆر شارەزا بیان زۆر تەکنۆکرات بێ لەبەرەوەی پۆستەکە سیاسیە وەزیرەکان پۆستەکانیان سیاسیە مشکلە لە عراق هەر وەزیر و سەرۆک وەزیران نییە بەڵکو لە خوار وەزیر و سەرۆک وەزیرانەوە ئەوەی کە پێویستی بە پرۆفیشنالی هەیە لە وەشیر وەزیرەوە تا خوارەوە لە وەزارەتەکان ئەمە هەمووی بە حیزبی و لەسەر ئەوە کراوە ینی بە پێی تەسکەی حیزبی و تەسکەی تایفەکان تەوزە کراوە لە عراق بۆیە ئەم حکومڕانی شکستی هێنا ئەجێنا لە هەموو دنیادا پۆستە سیادیەکان ئەوەی کە پێی دەوترێ وەزارەت ئەمە پۆستی سیاسیە گرنگ نییە شاهدەی هەیە شارەزایە شارەزانیە چکە لە پشت ئەو وەکیل وەزیر هەیە جێگری وەزیر هەیە بەڕێوەبەرە گشتەکان هەیە ئەمانە پرۆفیشناڵن ئەمانە پێویستە لێوەشاوی و شارەزایی و خبرە و ئەزمونیان هەبێ بۆ ئەوی پۆستەکان پڕکەنەوە بەڵام بەداخەوە لە عراقیش و لە هەرێمی کوردستانیش ئەمە لە بەرچاو نەگیرایە کاری ئیدارە تێکەڵ بە کاری حیزبی سیاسی کراوە ئەمان وەزیرەکان ئەمەلیان ئەمەلی سیاسیە جانیبێکی زۆری ئەمەلانی کاری سیاسیە جانیبێکی کەمی کارە ئیداریەکانە ڕادەپەڕێن کارە ئیداریەکان لەناو وەزارەتەکان لەناو ئەنجومەنی وەزیران
پێویستە خەڵکی پرۆفیشنال بیکە خەڵکێک بیکاکەوە پڕی کاتەوە ئەم پۆستانەکەەوە ئەهلی ئەوە بێ شایستەی ئەوە بێ بە پێی ئەزمون و بە پێی بڕوانامەکەی کێتی بەڵام لە عراق ئەمە نەکراوە بۆیە کێشەکان کەڵەکە بووە ئەوە دەبینی لە سەردەمی حکمی عادل عەبدولمادی ئەجینا خۆ خەڵک لە ئەم ساڵێک نییە تازە لەم ڕۆژانە ئێستا حکوومەتەکەی بە تەواوی تشکیل نەکردووە ئێستا حکوومەتەکەی تەواو تشکیل لەم ماوەیە ئەمە چەند جار وەزیری پەروەردە و نازانم سی و دابنێن و لای بەر و تەواو حکوومەتەکەی تشکیل نەبوو بەڵام لەبەرەوەی ناڕزایی خەڵک لە چەند ساڵی ڕابردوو لە 16 ساڵی ڕابردوو بەسەرێکدا کەڵەکە بوو ئەمڕۆ لە سەردەمی ئەو تەقیەوە بە شێوەیەکەوە وەڵامی حکوومەتیش بۆ خۆ پێشاندەران بەو شێوە بوو کە بینی مامەسەن خوێنێکی زۆر ڕژا لە عراق ئیتر هەموو لایەک هاتە جواب بۆ ئەوەیکەوە ئەم خوێن ڕژانە بوو وەستێ ئەوە بووکەوە ئەم حکوومەتە چارەنووسی بۆ ڕۆژەگەیش کە ناچار بکرێ عادل عەبدولمادی ناچار بکرێ خۆ لە سەرەتا خۆی ئەترافی کرد دانی بۆوەدانا وتی من عەسای سحریم پێنیە داری سحریم پێنی ئەو وەزعە چاکەم لەبەرەوەی گەندەڵیەکان زۆر بوو دواتریش وتی من ناتوانم بەجێ بێلم ئەگەر بەدیل نەبێ بەڵام ئێستاش بەبێ بەدیل بەجێش ئێستا دۆخی عیلاجی دەستوری ئەوەیەکەوە سەرۆک کۆمار کەسێک ڕاستپێرێ گرنگ نییە ینی لەناو کتلەکانیش بێ ئاساییە بەڵام ئەم سەرۆک وەزگیرانە کە دێ دەسەڵاتی ئەوەی هەبێ بۆ خۆی ئەوە بۆ خۆی حکومەت تشکیلکە لە ماوەی 30 ڕۆژدا لەسەر خەڵکی شارەزا ئەوە نییە بڵێ ئەم ڕاستە لە ناو کتلەی گەورەترین کتلەیە بەڵام وەزیرەکان لە هەر شوێ لە دەرەوەی پەرلەمانیش دێنێ مشکلە نییە لەکوێ دێنێ بابێنێ ئەگەر لە ماوەی 30 ڕۆژدا نەکرا خۆ حکوومەتەکە تشکیل نەکرا ناتوانێت کەسێک بەربژێر بکرێت ئەکرێ بڵێن حکوومەتی داهاتوی عراقەکەوتە بۆشایی سیاسیەوە بۆشایی یاسایی شتر تەکلیف دەکرێت ئەگەر ئەمیش نەیتوانانی لە ماوەی 30 ڕۆژدا بەپێی دەستوریەکی شتر تەکلیف دەکرێت جا کێشەکە ئەوەیە ینی بەس تەنها سەرۆک وەزیران تەکلیف دەکرێت لەلایەن سەرۆک کۆمارەوە لەو لیستەی کە زۆرترین کورسیەکانی هەیە بەڵام سەرۆک وەزیران دێ پێویستە لە عراق بەداخەوە کێشەکانی عراقیش ئەوە بووە لە عراق سەرۆک وەزیران کە تەکلیف کراوە دەسەڵاتی نەبووە دەبواە خواست و ویستی لیستەکانی جێبەجێ کرد بە هەر لیستەی وەزیری خۆی دادنا و ینی ئیرادەی نەبووە لەوەی کەوا من یا تۆ بکە یا کەسێک شتر بکە هەڵبژێرە و دیاری کابیکە بە وەزیر و پەرلەمان دەنجی پێبدا ئەمە کێشەکە بووە لە عراق بۆیە ئێستا لەم بارودۆخە ئەگەر کەسێک تەکلیف بکرێ لە هەر لیستێک لەو لیستە گەورانەی کە زۆرینەی کورسەکانیانەیە بەڵام ئەمە بێ بە جورئەتەوە بەبێ گوێدانە ئەو محاسەسە حیزبی و تایفیە بێ حکوومەتێکی تەکنۆقرات پێک بێنێ وەزیرەکان لەسەر ئەساسی لێوەشاوی و کەفاعل لە هەموو پێکاتەکانی عراق لە هەموو حتا ئەوەی خۆپێشاندەران نوێنەری ئەمانیشتی هەبێ دەکرێ مەسەرەن حکوومەتێک پێشکەش بکرێتەوە بتوانێت لە ماوەیەکی کەم خزمەت بە هاوڵاتیانی عراق بێت ئەماژە بکرد لە ماوەی 16 ساڵی ڕابردووە هەرچی لانە سیاسەکانە حکوومەت عراق لەسەر ئەو ئەساسە بەڕێوە ڕۆشتوت ئایا لانە سیاسەکان دەستبەرداری ئەو مافان ئەبن لە مەودووە خۆی کێشەکە ئەمەیە ئەگەر ئەمان بیانەیە بە جددی وەزعەکە بگۆڕن و ئەو بەو نەمەتە دەبێ بکرێت ئەگەر ئەمە شیانەوەی ئیتر خۆپێشاندەران بەوەش ڕازی نابن چکە بۆ خۆ ئەمە وتارەکانیان دەبیستین داوای هەڵۆشانەوەی پەرلەمان دەکەن داوای هەڵۆشانەوەی ئەو سیستەمە دەکەن کە لەسەر ئەساسی مەحاسەسەی تائیفی دامەزراوە داوای ئەوە دەکەن کەوە بەڕاستی سیستەمێک بێت تەکنۆکرات بێت دوور بێت لەسەر ئەوەی لەسەر ئەساسی تائیفی ئەوە دامەزرا بێ ئەمە گرنگە تۆ دەبێت تازە ناتوانانی داوای خۆپێشاندەران پشتگوێ بخیرە بەرەوەی عراقی پێش 25دا جیاوازە لەگەڵ عراقی ئێستاکە وەکو بڵێن عراقی تەنیوەتەوە عراقی تەنیوەتەوە مەسەر ئەوەیە ینی ئێستاکە ئەمان زەختی خۆپێشاندەران بوو ئیستیخالیان بە سەرۆکی حکوومەت کرد و زەختی خۆپێشاندەرانە مەسەن کە پەرلەمانیان هێناوەتە سەرخەت کۆمەڵێک قانون ئێستا دەربکە بەو ماوە لەو مانگونیوە لەو مانگە دەربکە کە مەسەن ئەم قانونانە ئەگەر پێشتر دەرکرابە لەوانە بوو زۆر لە مەشتەکان هەرکرابە بۆ نمونە قانونی چاکسازی و کەمکردنەوەی امتیازاتی پلە تایبەتەکان و ئەمانە نەکراوە تازە بە زەختی خۆپێشاندەران کراوە بۆیە ئێستا زەختی پێ خۆپێشاندەران فشاری خۆپێشاندەران لەسەر حکوومەتی دەسەڵاتی عراقی ئەوەیە کە ناکرێ ئەم حکوومەتە چیتر بەو شێوەیە حکومی تائیفی و مەحاسەسە لە عراق شکستی هێناوە دەبێ بە شێوەیەشتر حکومی عراق بکرێت لەسەر ئەساسی مەبدەئی مواتەنە و یەکسانی بوونی هاوڵاتیان لە بەردەمی یاسا ئەگەر ئەمە نەبێ بەڕاستی ئێمە بەرەو دواوە دەگەڕێنەوە وەک چۆن لە 16 ساڵی ڕابردوو عراق زیاتر دەتوانم بڵێم 100 ساڵ بەرەو دواوە گەڕاوەتەوە لەسەر ئاستی هەموو کایەکان بۆیە ئەگەر بمانەوێ ئەم بارودۆخە ڕزگە دەرباز بین ئەوەیە کەوا پێویستە ئەوانەی
کە ماون مەسەن لە عێراق پەرلەمان کە ماوەکو مؤسسەیەک ماوە دەتوانێت مەسەن بارودۆخەکە ڕاست کاتەوە لەسەر ئەو ئەساسەی کە فعلەن حکومەتێک بێ لەسەر ئەساسی لێوەشاوی و نوێنەری هەموو عێراق لەسەر ئەساسی ئەوەی کەوا خەڵکی بەتوانە هاوڵاتی بوون ئەمانە حکومەتەکە تشکیل بکرێت کەنوێنەریانێ ئەمانە کە دێن بۆ ناو پەرلەمان ئیتر لەسەر ئەوە نەبێ ئەگەر ئەم لیستە یاخود ئەم لیستی تر فشار دروستکە ئەمەیان نەیە وەکو چۆن چەند جاری تر بۆ مەسەن وەزیرێک کەسێک کاندید کراوە بۆ وەزیر بەڵام پێکە لیستێک پێ رازی نەبووە یا پێ کاتەیەک پێ رازی نەبووە کەسێکی باش بووە بەڵام پەرلەمان دەنجی پێ نەدراوە بۆیە پێویستە کۆدەنجی لەسەر ئەوە هەبێ لە پەرلەمانی عێراقی ئەگەر بیانێ وەزعەکە بەرەو خراپتر نەڕوە کەوا حکومەتێک دروستکەن بەڕاستی جوابی خۆپێشاندەران بێ. بەڵێ بەڕێز دکتۆر شۆڕش حەسان مامۆسای یاسایی دەستوری زۆر سپاس بە جەنابەت ماندوومان کردی هەشار بێت.